الحمد لله رب العالمين يا رب. يا رب تقبل صيامنا وقيامنا ودعاءنا وركوعنا وسجودنا، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. إذا جاء رمضان نادى مناد من قبل الله جل في علاه: يا باغي الخير أبشر، ويا باغي الشر أقصر. رمضان 5 أحرف: الراء والميم والضاد والألف والنون. الراء من رمضان رحمة، والميم مغفرة، والضاد ضمان للجنة، والألف أمان من النار، والنون نور من الله الكريم الغفار. إلهي، أصبحت ضيف الله في دار الرضا، وعلى الكريم كرامة ضيفان. تعفو الملوك عن النزول بساحهم، وكيف النزول بساحة الرحمن؟ يا من وإذا وقف المسيء ببابه ستر القبيح وجاد بالإحسان. وأنا المسيء وقد دعوتك سيدي تعفو وتصفح للعبيد الجاني. ونشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا محمد رسول الله. يقول الحبيب المصطفى صلى الله عليه وسلم: سيكون في آخر أمتي رجال يركبون على سروج كأشباه الرحال، ينزلون على أبواب المساجد، ونساؤهم كاسيات عاريات، وعلى رؤوسهن كأسنمة البخت العجاف، العنهن فإنهن ملعونات. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته، ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردیگار بڕژێ بەسەرتان. لە خوای گەورە داواکارین کە نوێژ و عیبادەت و ڕۆژی و تاعەت و خواپەرستیەکان و نزا و دوعاکانمان گیرا بکات، موفەقمان بکات بۆ گرتنی تەواوی مانگی ڕەمەضان. لە خوای گەورە داواکارین بە بەرەکەتی ئەو مانگە پیرۆزە، لەو ڕۆژە پیرۆزە، شیفای نەخۆشەکانمان بدات. ئامین. هەڵبەتە یەکێ لە تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەضان، وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: وصفدت الشياطين، کە لە بچەکردن و کۆت و زنجیرکردنی شەیتانەکانە، بۆ ئەوەی نەتوانن وەکو مانگەکانی تر بەندەکان گومڕا بکەن. هەر بۆیەش دەبینین سبحان الله ئەوەندەی خەڵک لە مانگی ڕەمەضانە ڕوو لەخوا ئەکات، ڕوو لە مزگەوتەکانە ئەکات، ئەوەندەی لە مانگی ڕەمەضانە عیبادەتەکان و خواپەرستیەکان و کاری چاکە و خێر و سەدەقات و نەفەقات و بەخشین ئەکەن، لە هیچ مانگێکی ترا بەم شێوەیە نییە. سەیرکەن چۆن مزگەوتەکان جمعیان دێ بە شەو و بە ڕۆژ. سەیرکەن حتا ئافرەتان، تەنانەت هەندێک لە پێشکەشکار و مودیعەکانیش بەهۆی کۆت و زنجیرکردنی شەیتانەکان و بەرەکەتی مانگی ڕەمەضان دێنەوە سەر ئەسڵ و فیترەتی ئیسلام کە بریتە لە حیجاب و باڵاپۆشی. ئەمە ظاهیرەیەکی جوانە، دڵخۆشکەرە، بەڵام ئەوەی جێی داخ و ئەسەفە ئەوەیە کە زۆرێک لە خەڵکی دوای ئازادبوونی شەیتانەکان، دوای تێپەڕبوونی مانگی ڕەمەضان دەگەڕێنەوە سەر هەمان عادات و نەریتی و
خوی پێش ڕەمەزانیان دەست دەکەنەوە بە تاوانەکان زۆرێک لە ئافرەتان لەگەڵ ڕۆیشتنی مانجی ڕەمەزان حیجابی ئەوانیش ماڵ ئاوایی ئەکات كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا وكو أو آفرتيك أخواي جل جلاله لسوري نحلا أفرمي ريسكي دكاتا وخري دواي الرستن وتوكما كردن يعني أوي تول رمضان هاتنيوتا بداخة ولا دواي رمضان حالي أوشين يواخ أمش تيجي خراب أخواي قورا عبادتي كاتي قبول ناكات منالم أوش تيجي خراب باکەس لە ڕەمەزانیش حیجاب نەپۆشی نا ئەڵێم هەنگاوێکت ناوە جێگای دەستخۆشی و پیرۆزباییە بەڵام پێویستە بەردەوام بیت چونکە حیجاب تایبەت نییە بە مانجی ڕەمەزانە حەقت لە قسەی دوژمنان و ناحەزان و جاهیلان نەبێت بەداخەوە ئەڵێم ئەم ئیسلامە لە سەرانسەری جیهان بە جۆرەها شکل و شێوە بەجۆرەها وەسائیل و هۆکارەکان محارەبە و دژایەتی ئەکرێت جارێ بە ئیبادەکردن و ڕواگواستن و سووتاندن و کوشتن و ترساندن و تۆقاندن و تەشویه و ناشیرنکردن و تەشکیک و گومان دروستکردن حتا بە ناوی ئیسلامیشەوە بە هەموو وەسائیلێکی سەمعی مەڕئی مەقڕۆ بیسراو بینراو خوێنراو سیرکەن هەر لە کەناڵەکان و پەیجەکان و گۆڤار و ڕۆژنامەکان و خەڵک خەریکی دژایەتی ئەم دینەیە بۆ ناشیرنکردنی ئەم دینە بۆ گومان دروستکردن ئەڵێم ئەم دینە ئەگەر دینی حەق نەبوایە خدا خۆی حامی و پارێزەری ئەم دینە نەبوایە ئێستا ئەبوایە ئاثەواری نەمابایە هیچ ئاینێک بەقەد ئیسلام محارەبە نەکرا و دوژمنایەتی نەکراوە جا لەبەرەوەی حیجابیش ڕەمزی ئاینە بۆ ئافرەتی موسڵمان تاجی سەریەتی حیا و حورمەت و شەرەف و عیزەت و کەرامەتیەتی شوناسی ئافرەتی موسڵمانە بۆیە لە دژایەتیکردنی ئیسلام حیجاب پشتی شێری بەرکەوتووە بە جۆرەها شێواز جارێ گوتیان حیجاب کۆنەپەرستیە وتمان ئاخر مێژووی ڕووت و سفوری زۆر کۆنترا ئەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی جاویستیان ئەم جارە بە سیاسی بکەن وتیان حیجاب نیشانەی ئینتیما و حیزبایەتیە گوتمان ئاخر دایک و نەنچی ئێمە لە حەفتاکان و لە سەرەتای سەدەی ڕابردوو سەیری وێنەکانی ئەرشیف بکەن سەدا نوهەتیان حیجاب عەبا پێچە نیقاب لە کاتێکە ئەم حیزبانە هەر وجودیان نەبوو کەواتە ئەوەش ڕاست نییە ئەو جارە وتیان حیجاب کلتوری عەرەبی و بێگانەیە وتمان نەخێر حیجاب پۆشاکی ئیسلامیە تایبەت نییە بە هیچ قەوم و نەتەوەیەک ئەسڵەن حیجاب کلتور و ڕەسەنی کوردیە ئەوە کابە و پانتۆڵ و سترێج و مینی جۆبی سفورەکانە کلتوری بێگانە و غەرب و ئەجنەبیە گەنە حیجاب پۆشاکی موسڵمانانە ئەو جارە وتیان حیجاب نیشانەی دواکەوتیە نیشانەی جەهالەت و دواکەوتن و نەخوێندەواریە وتمان ئاخر واقع پێچەوانەی سەلماندووە بڕۆن سەیری یەکەمەکان بکەن لەسەر ئاستی هەرێم هەر لە زانکۆکان و پەیمانگاکان و ناوەندی و دواناوەندیەکانە ئەوە محەجەبەکانن پێشەنگن لە لیستی ئەوائیلەکان ڕقم یەکیان داگیر کردووە ئەو جار وتیان نەخێر حیجاب کۆیلایەتیە وتمان بەڵێ ئەگەر مەبەست کۆیلایەتی ڕەب العالەمین بێ بەڵێ ئەمە ڕاستە چونکە ئافرەتی محەجەبە هەمیشە خەمی ئەوەیەتی تا چەند خودای گەورە لە حیجابەکەی ڕازیە بەڵام ئەگەر مەبەستان کۆیلەی کۆیلەکان بێت ئەوە بە پێچەوانەوە سفورەکانن ڕووتوقوتەکانن کۆیلەی مۆدیلات و دیلی دەستی کۆمەڵگانە کە هەر ڕۆژێ بە جۆرێک بە دوای مۆدیلێکە ئەکەون و خۆیان نمایش ئەکەن هەر ڕۆژێ بە دوای بۆ ئەوەی کۆمەلگالیان ڕازی بی هەمیشە دیلی دەستی کۆمەلگان هەمیشە خەمی ئەوەیە مکیاجەکەی چۆن بێ
لیباسەکەی چۆن بێت بۆ ئەوی کۆمەلگا لێ رازی بی، خەمی تاتۆ و بۆتۆکس و خەمی ستایلی قژداهێنان و خەمی ئەو جۆرە شتانەیەتی، خەمی ئەوێتی چۆن بۆ یاخی پشتە چاو و برۆ و نینۆک و پێڵاوەکانی یەک بخات. ئەمێ کۆیلایەتی کۆمەلگا و دیلی دەستی مۆدیلات. ئەو جارە کە لەمانە سەرکەوتوو نەبوون وتیان لە ڕێی هەندێک عەمیل و بەناومەلاو لە ئەسڵ بەڵا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەئیمەة المضلین ناویان ئەبا، ئەفەرمێ ئینەما ئەخاف على ئومەتی الأئمة المضلين. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی دەجالی ئەکرد، دواتر سێ جای فەرموو قەسەم بەخوا ئەوەی من زیاتر لە دەجال لێی ئەترسم ئەو فتنەی کە دێتە ناو ئومەتی ئیسلام لە دەجال گەورە. گوتیان چییە یا ڕەسوول الله؟ فەرمووی ئەو بەناومەلایانە کە خۆیان گومڕانە، نەک هەر ضاڵن مضلیشن، کە خەڵکیش گومڕائەکەن لە ڕێی فتواکانیانەوە لە ڕێی کەناڵەکانیانەوە، جارێک گومان دروست دەکەن، جارێ ئەڵێن سزای ناوگۆڕ وجودی نییە، ئەوجا ئەڵێن تۆقەکردنیش حەرام نییە، ئەڵێن ڕێژی سونەت نییە، ئەڵێن وەڵام مەشروبیش نەسی لەسەر نییە، دوایین جاریش ئەڵێن حیجاب واجب نییە. جا بۆ وەڵامدانەوە و نهێشتنی ئەم گومانانە وتاری ئەمڕۆمان بریتیە لە حکمەتی حیجاب و حکمی حیجاب و حکمەتەکانی. بزانین خوای پەروەردگار ئایا قسەی ئەمانە ڕاستە یان ئەمانە وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەئیمەة المضلین گومڕاکەرەکان خەڵکی گومڕائەکەن. هەڵبەتە حیجاب یەکێکە لەو ثەوابیت و نەگۆڕاوانەی ئیسلام کە مەنەسی ئاەتی قورئان بە فەرموودەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم بە تێکڕای کۆڕای زانایان بە هەر چوار مەزهەبەکانیەوە واجبە وەکو نوێژ و ڕۆژ بۆ ئافرەت ئاوها حیجابیش واجبە. من حەقم نییە لەو قسە شاز و نامویانە کە لێرە و لەوێ جار نەجار سەر هەڵ ئەدەن و ماوەیەک دەهۆڵیان بۆ ئەو کوترێ، بەڵام قسەکانیان هێندە لاواز و بێنرخن، کەس لەوانەیە دینارێکی چاپیان پێنەدات. من باسی تەشریع ئەکەم، مەصدەری تەشریع کە قورئانی پیرۆزە کە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خوای جل جلاله لە قورئانە ئەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. جا سير آية كبك خطابي مباشر لقل پیغمبري خواه صلى الله عليه وسلم يا محمد يكم جار بخيزانة كان بليه سەرکردە ئەبێ ئەگەر شتێ فەرز کە ئەبێ لە خۆی وەدەست پێ بکە، یەکەم جار لە خۆتەوە دەست پێ بکە یا محەممەد، بە خێزانەکانت بڵێ، دواتر بە کچەکانیشت بڵێ، دواتر بە ئافرەتانی ئیماندارانیش بڵێ، چیان پێ بڵێ؟ یودنینە عەلەیهن من جەلابیبهن، با خۆیان داپۆشن بە جیلباب. جا تێکڕای زانایان ئەڵێن جیلباب واتە سەرپۆش و حیجاب. جا لە ناو کورتی پێ ئەوترێت، لە ناو عەرەبت لە ناو تورک شتێکی تری پێوترێت، ئەمە گرنگ نییە، مهم ئەوەیە قماشێک بی داپۆشەری باڵای ئافسەر و پەرچەم و باڵای ئافرەت بێت. لە ئایەتی ترا خوای جەل جەلاله لە سوورەی نوورە ئەفەرمێ ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمورهن على جيوبهن. خوای گەورە ئەفەرمێ ئافرەتان نابێ جەستەیان دیار بکەوێ ئیلا ئەوەی بە ناچاری کە زۆربەی زانایان ئەڵێن تەنها دەست و ڕوخسارە، ئەویش لە هەندێک حاڵەتان ئەگەر فتنە دروست کە ئەڵێن واجبە ئەوێش داپۆشتی، بەڵام زۆربەی زانایان ئەڵێن واجب نییە، بەڵام ئەگەر ئافرەتێ خۆی ئەوەی کرد نیقاب و حیجاب بوو پێچە بوو ئەمە ذلك من تقوى القلوب نابی ڕێ لێ بگیرێ، ئازادیە. چۆن ئافرەت ئازادە ئەڵێ خۆی ڕوتەکاتەوە، ئەویش حڕیەت و ئازادی خۆیەتی. جا ئەفەرمێ وليضربن بخمورهن على جيوبهن، بابا بەو سەرپۆش و پۆشاکە سەر و پەرچەم و سینگوملی خۆیان بە تەواوی دابپۆشن. تێکڕای زانایان یەک دەنگن کەوا تەواوی جەستەی ئافرەت عەورەتە، جگە لە دەست و وەکو گوتمان دەم و چاو. یەک داوەپرس عەورەتە، سەرپەنجەی پێکان عەورەتە، نابێ دیار بن. ئەمە ئەرکێکە خوای جەل جەلاله دایناوە لەسەر شانی ئافرەتان. بۆچی؟ ئافرەت مادام ناوی لە خۆ ناوە موسڵمان
کۆمەڵێ ئەرچی پێ ئەسپێدرێ کۆمەڵێ مافیشی پێ ئەدرێت جگە لە نوێژ و ڕۆژی ئافرەتان ئەرچی حیجاب و باڵاپۆشیان لەسەر شانە لە بەرامبەریشدا مافی ڕەزامەندی خوای پەروەردیگار و بەهەشت و پاداشتی نەبراوە و یعنی هەم لە دنیا و هەم لە قیامەت کۆمەڵێ مافی پێدراوە ئافرەت لە بەرامبەر ڕەزامەندی خوای پەروەردیگار ئەبێ ئەم ئەرکانە جێبەجێ بکات کەواتە حیجاب شتێکی ئیختیاری و میزاجی نییە وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة يعني ونية توبلي ولا لێم ناوەشێتەوە یان مۆدیل نییە یان پێی جوان نیمە ئەمە ئەمریش خوای پەروەردیگارە بۆ هیچ ئافرەت و ئیماندارێکی نییە کاتێک خوای گەورە شتێکیان واجب کرد تۆ مخەیر بی ئایا بیکە یان نیک ئێستا گە نمونەیەکی عەقلی بینینەوە ئافرەتمان هەیە دەبێتە پۆلیس ئەو ئافرەتە لەو وەزارەتە کۆمەڵێ ئەرچی پێ ئەسپێدرێ کۆمەڵێ مافیشی پێ ئەدرێ ئەرکەکان ئەبێت دەوامێکی ڕێک و پێک بکات و پابەند بێ بە پۆشاکی پۆلیسەکان هەر لە شەپقەی سەریەوە هەتاک و دەگاتە پۆستاڵەکەی لە بەرامبەریشدا مافی ئەوەی پێ ئەدرێ موچێکی ماگانی بۆ ئەبڕێتەوە پلەی بەرز ئەکرێتەوە و لە کۆتایشە خانەنشین ئەکرێت و کۆمەڵێ ئیمتیازات و ئەمانەی پێ ئەدرێت جا ئەگەر لەو ئافرەتە بپرسی ئەو ئافرەتە بۆی نییە بە مەکسی و بە جلوبەرجی کوردی لە دائیرە دەوام بکە ئەگەر لێی بپرسی بۆچی ئەم جلت پۆشووە هەر بە شانازیەوە ئەڵێ ئاخر من پۆلیسم ئەمە ڕێنماییەکانی وەزارەتە ئەبێ پابەندم پێوە لە بەرامبەر ئەو مافانەی کە پێم ئەدات ئەو ئافرەتە حوڕ نییە کام پۆشاک ئەپۆشیت بەڵێ ئەو ڕۆژە کە ئیستیقالەیدا و ئینتیمای نەمایتر بە کەیفی خۆیەتی وەزارەت محاسبەی ناکات دەی دایکان و خوشکان تۆ کە هاتێ ناو ئیسلام ناوت لە خۆ ناوە ئیماندار بەتەمای ڕەزامەندی خوای پەروەردیگار بیت بەتەمای بەهەشتی نەبراوە بیت کۆمەڵێ ئەرکت پێس پێدراوە یەکێ لەو ئەرکانە حیجابە ڕێنماییەکان نەک وەزارەتی ناوخۆ لەلایەن ڕەب العالەمینەوە دەرچوون کەواتە ئەبێت تۆ پێی پابەند بیت بەڵێ ئەگەر ئەڵێی ئەو ئایەتە کە خوای گەورە ئەفەرمێ وەنیسائی المؤمنین شمولی من ناکات ئەو کاتە ڕاستە کە تۆ حاشات لە ئیسلام کردی و ئیستیقالەت دابی ئەگەر نەمادەم ناوت لە خۆ نابی موسڵمان ئەوە خوای گەورە لەگەڵ کچەکان و خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوهینا ئەمە شەرەفێکە بۆ تۆ کەواتە گومان لەوەدا نییە حیجاب واجبە لەسەر ئافرەتە بەڵام لێرە پرسیارێک دێتە پێشەوە حیجاب حکمەتی چییە بۆچی خوای پەروەردیگار واجبی کردووە لەسەر ئافرەتە خوای گەورە هەر لە ئایەتەکە وەڵامی دایتەوە يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين يكم أدنى أن لا يعرفن خوای گەورە ئەفەرمێ بۆ ئەوەی ئافرەتی مسلمان بناسرێت ئافرەتی دیندار و بە حورمەت و حیا و محەجەبە و متەدەین بناسرێت چۆن پۆشاکی پۆلیس بۆ ئافرەتی وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەیە بزاندرێ و ئافرەتە پۆلیسە جابیتەوە لە ئافرەتانی تر کە سەردانی وەزارەت ئەکەن دیار بێت تۆی ئیمانداریش ئەبێ بەم حیجابەوە بناسرەی کە بەرێ تۆ ئافرەتێکی پاک و چاچی ئافرەتێکی دیندار و خاوەن ڕەوشتێکی بەرزی سەیکەن حتا لە وڵاتە ئەوروپیەکان ئافرەتی مسلمان بەچی ئەناسرێتەوە بەو حیجابە تۆ لە تەلەڤیزیۆن ئابینی لە وڵاتێکی غەربە کە ئەبینی محەجەبی ئەزانی مسلمانە کەواتە یەکەم ذلك يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن لاني كم أبي أو آفرتان بناسر كواتر حجاب نشاني باچی و چاچی و ڕێز و حرمەت و حیای ئافرەتە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی تریش مەرجنی هەرچی سافی لە ڕوت و قوتیش بخراب بێت یان مەرجنی هەرچی محەجەبە بفریشتە بێ ئەمە شتێکی ڕەهاینە شتێکی ڕێژەیە بەڵام ئەو ئافرەتێک کە بیەوێ بە پاچی بمینێتەوە بناسرێت ئەبێ ئیلتیزام بە حیجابەوە بکات دووەم وەلا یؤذەین بۆ ئەوەی ئەزیەت نەدرێن بۆ ئەوەی ئافرەت ئەگەر بیەوێ ئەزیەت نەدرێن تیر و توانج و پلاری کۆمەڵگای
تێنەگیرێت ئەبێ پابند بێ بە حیجابەوە، چونکە هەر ئافرەتێ خۆی عەرز کرد بە جۆرەها شێوە خۆی نیشاندا، ئەوە حتمەن ئەکەوێتە بەر پلار و توانجی کۆمەلگا، تۆمەتی بۆ هەڵەبەسترێت، ئەزیەت دەدرێ، ناڕەحەت دەکرێت، گەنج و هەرزەکاران بەدوایەکەون، ئیسراحەتی لێ تێکەدەن. هەر بۆیە ئەڵێن لە کۆلیژێک ئافرەتێکی کچێکی قوتابی یارە زۆر خۆی عەرز کردووە و زۆر ناڕەحەت بووە، ئەچێتە لای مامۆستاکەی شەکوا ئەکا، ئەڵێ مامۆستا جان وەڵڵاهی بێزارم، خەریکە واز لە زانکۆ بینم. ئەڵێ بۆ ئەرێ لەبەر ئەو هەرزەکارانە ئاخر ژیانیان لێ تێکداوە، دەچمە پارک بە دوامەوەنە، دەچمە ئەولای تیر و توانزم تێگرن، ئیشارەتم بێ نازانم وازم لێ ناکرد. مامۆستا سەیری کرد ئافرەتەکە کچەکە وای خۆڕازامە، گوتی ئاخر کچم خەتای خۆت، وتی بۆ؟ وتی وەڵڵاهی من بەو تەمەنە خەریکە خۆم بۆ کۆنتڕۆل ناکرێت، ئاخر تۆ وات لە خۆ کردووە خەڵک بە دوات بکەوێ. وتی جا مامۆستا ئەی خوای گەورە نافەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم، دەبە ئیمانداران بڵێ با چاوی خۆیان نەویکردن و سەیری ئافرەت نەکەن. وتی جا کچم تۆ وا ئەزانی ئەمانە هەموویان ئیماندارن، ئەی بێدینەکان لەوانەیە بە دەگمەن کەسانێک هەبی لە ترسی خوا چاوت لێ نەکا، ئەی ئەو خەڵکی تر ئایا هەموویان مولتەزیمن؟ وتی با نمونەیەکی عەقلیت بۆ بینمەوە، تۆ ئەگەر قاپێ هەنجینت بەدەستەوە بیت بەناو هەنگەکانە بڕۆی بزانە تەواوی ئەو هەنگانە بەدواتەکەون یان نا؟ وتی بەڵێ، چکە بۆنی هەنجینەکەن و حەزیان لێتی. وتی ئەی چی ئەەکەی بۆ پاراستنی هەنجینەکەت؟ وتی دایە پۆشم. دەی وتی ئەو گەنجانەش لە هەنگ خراپترن، بەدواتەکەون، ئەبێ بۆ خۆ پاراستن و شەخصیەتی خۆت دابپۆشی، چاوی خەڵک بە تۆ داناپۆشرێ، ئەبێ تۆ خۆت پۆشتە بکەی. کەواتە حیجاب بۆ پاراستنی کەسایەتی و شەخصیەتی ئافرەتە، بۆ ئەوەی ئازار نەدرێ، ناڕەحەت نەکرێت لەلایەن هەرزەکارانەوە. سەیەکەن هەموو شتێکی بە نرخ بە جۆرێک لە جۆرەکان بە بەرگێکدا پۆشراوە. سەیەکەن هەر لە گۆی زەوی بەرگە هەوامان هەیە، طەبەقەی ئۆزۆن بۆ پاراستنی گۆی زەوی لە چەخماقەی ئەستێرەکان و لە تیشی خۆر کە بە شێوەیەکی عمودی نەگاتە سەر زەوی و نەیسووتێنی و زیانی پێ نەگەێنیت، هەتا دێ ناو ڕووەک و تەنانەت میوەجاتەکان، سیرکەن، هەنار، گوێز، مۆز، هەمویان بە توێکلێک و بەرگێکدا پۆشراون بۆ پاراستنی ئەمەیە. وەرە مۆزەکە پەلچی لێ بکە و بزانت چەند کاتەژمێر بەرگەی ئەم هەوایە ئەگرێت، تێکەچیت و بۆگە نەبێت. سەیکن کارەبا، دوو وایری سارد و گەرم، هەردووچیان بۆ سەلامەتی کارەبا، بۆ ئەوەی شۆرت ڕوونەدا بە پلاستیکدا پۆشراون. سەیکە کتێبێک، هەموو کتێبێک بەرجی هەیە، ئەگەر بەرجی نەبی تۆ خۆتی بەرگەکەی، ئەڵێ بۆ پاراستنی کتابەکەیت. کەواتە ئەبێ ئافرەت خوای گەورە خۆشی ئەوێ، نایەوێ ئازار بدرێ، نایەوێ ببێتە بوو کەشوشەی پێڕابواردنی گەنج و هەرزەکارەکان، نایەوێ ببێتە جێگای تێڕامان و سەرنجی نەفس نزم و دەروون نەخۆشەکان و حەز و ئارەزوو بازەکان کە بە کەیفی خۆیان بەجەستەی ڕابوێن و گاڵتەی پێ بکەن. ئێوێ ئافرەت وەکو زێر و ئاڵتون بە نرخ بێ، هەڵگیراو بێت، تەنها خاوەنەکەی بە نرخێکی زۆرەوە دەستی پێ بگات، نەک وەکو گوڵێکی گەشاوە لەسەر شەقامەکان هەر کەسێ بیەوێت. ڕاستە جوان و ڕازایەوە، بەڵام هەموو کەس بۆنی ئەکا، هەموو کەس دەستی ئەگەینی تێ، لێی ئەکەنەوە، هەر ئەوەندەش تاسی سوپوچ ئەبێ ئیتر فڕێی ئەدەن. نەخێر ئیسلام ئێوێ ئافرەت بە عیزەت و بە شەرەف و بە کەرامەتەوە بمینێتەوە. سێم، خوای گەورە ئەیەوێت ئافرەت نەبێتە مایەی فتنە و فەسادی بۆ کۆمەڵگا، چونکە حتمما ئافرەت ئەگەر حیجاب نەبوو خۆی عەرز کرد بە جۆرێک خۆی ڕازاندەوە، ئەو کاتە ئەبێتە جێگای سەرنجی پیاوان، چونکە خوای گەورە ئافرەتی وا دروست کرد وەکو باسمان کرد، جوان و سەرنج ڕاکێش لە شولار و ڕوخسار و بە جۆرێ ناسکە کە ببێتە جێگای تێڕامان. جا ئەگەر ئەو ئافرەتە بە ڕوت و قوتی بەو سفوریە چوویە دەرەوە، ئەبێتە جێگای سەرنج و نزیک بوونەوە، جاذبیەکی بەهێزی هەیە، ئەبێتە هۆی ئەوەی کە پیاو لێ ڕامینن، کە نەزەر دروست بوو، نەزەر بەریدی زینایە، وەکو ئەحمەد شەوقی ئەڵێ النظر فابتسام فسلام فكلام فموعد فختام. یەکەم جار تێڕامانە، دواتر زەردەخەنەیە، دواتر سەلام لێکردن و قسەکردنە، دواتر نامەگۆڕینەوە و ئیتر هەتا ئەگاتە ختامەکەی پەنا بەخوای پەروەردگار کە زینایە. ئەمە لە چی ڕوو ئەدا؟ لە تێڕامان. کەواتە سروشت و کەسایەتی ئافرەت وای کردووە کەوا جوانی خۆی بۆ هەموو کەس دەرنەخات،
چونکە وەکو حتا فرۆیدیش پێی وایە بەو ڕوتوقوتی و بەو سفوریەش پرزەی لە کۆمەلگا دروست ئەکات دەی خۆ ناشکرێ ئافرەت لە ماڵەوە بند بکرێت چونە دەرەوەی لێ قەدەغە بکرێت چونکە ئەگەر وا کرا ئیتر نیوەی کۆمەڵ پەکخرا ئەو کاتە ئافرەت ناتوانانی ڕۆڵی خۆی لە کۆمەلگا ببینی لەسەر جەم بوارەکانی خزمەتی کۆمەلگا جا بۆ ئەوەی پەیوەندی ئافرەت و پیا و پەیوەندێکی خوشک و برایە نەبێت نەک نێچیر و عاشقانە و عیلاقەی ناشەرعی و حەز و ئارەزوو بازی بێت پێویستە ئافرەت بە تایبەتی شوێنە هەستیارەکان و ئەندامە حەساسەکان دا بپۆشیت بۆ ئەوەی کۆمەلگاش پرزە نەکات بۆ ئەوەی نەبێتە سەبەبی فیتنە بۆ خۆی و بۆ پیاوەکان چونکە ئەو کاتی و خوای گەورە ئەفەرمێ ليحملوا أوزارهم كاملة يوم القيامة ومن أوزار الذين يضلونهم بغير علم أبيت السبب جناحي خوي وجناحي أوانشي كبلاري دابردون يعني هم خوي كسفورة جناح بارا هم أوانشي كبدوايا أكون جناحي أوانش جناح بار بلام جناحي أوانش أجريت أستوي خوي هربوي الحديث كهاتو بيغمبري خو أفرمس صلى الله عليه وسلم صنفان من أهل النار لم أراهما دوت سنهنا كنمديت لآغري دوزخ يتشي لوانا نساء كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها أفرمي آفرتانيكن لمودوا بيا أبن بوشتنا كاسيات بلام لحق داروتن چونك لباسكيان يان أونده هندتن كهمو جستيها واركا يان أونده هندتسكا ك همو أعزاكان حتى دماركان حركاتي تيو ديارا يعني وتا هنده كورتا روي مجلسينيا هر همو جستي ديارا كواتا هر چند بناو پوشتن بلام لحق داروت جا زور بلن زولاریشن سرنجی گنجکان بولا خوان چش اكن پیغمبری خوا فرمس صلی الله علیه و سلم پناه بخوای پروردگار اگر امانه كبرتيان كو اكنو لس تطلي صريان اوانا بورتو قوتي اگر توبه نكن وازنهينن نك هر ناس نبهشت پناه بخوای پروردگار بوني بهشت شناك بۆ چونکە کۆمەلگا بەرەو هەڵدێر ئەبن گەنج لاوەکان گومڕا ئەکەن کەواتە پێویستە ئافرەت خۆی بپارێزی نەبێتە سەبەبی فیتنا تۆ سەیر کە ئەو شتەی کە عەرز ئەکرێت لە پێشانگاکان معرەزی سیارە ئەو سیارانی کە پۆلیش ئەکرێن بۆ فرۆشتنن بۆ مشتریەکانن بەڵام کابرا سیارەی خۆی کە نایفرۆشێ بە چادرێک دایپۆشیوە بۆی خەڵک نەیبینیت چونکە نایفرۆشیت جا تۆ کە کەس بۆینە دەست بۆ ئافرەت با لە بازار و لە هیچ شوێنێک کەس بۆینە لەگەڵی ڕابێری کەس ئەوە قبول ناکە ئەی باشە بۆچی عەرزی ئەکەیت بۆچی خەڵک بیبینیت سەیکەن بەداخەوە ئێستا نەماوە پێشان چێشتخانەکان لە ڕەمەزانە ئەوانی ڕوخسەت ئەدران کە بکرێنەوە بۆ مسافر و خەڵکێک کە ڕوخسەت دراوە بە ڕۆژ و نەبی ڕۆژ و بشتێنن هەندێک لە مەتعەمەکان ڕێگایان پێ ئەدرا بەڵام بە مەرجێک حیجابێک چادرێک دابنێن بۆ ئەوەی ئەو شیشە تکە و کەباب و ئەو گۆشتە برژاوە دیار نەبێت چونکە خەڵک مادام بە ڕۆژوە بۆیان نیە بیخۆن بۆ ئەوی خەڵکی نەوسن و یعنی ئیرادە زەعیف کۆنتڕۆلی خۆی لەدەست نەدات و ڕۆژوەکەی نەشتێنێ نەخوا لەو خواردنا دەی تۆش کە بۆت نەبی لەگەڵ ئافرەت ڕابوێری ئەی باشە بۆچی خوزی بۆ قوب دەیەوە بۆچی سەیری بکەی وەکواڵێن پیاوێک خێزانەکەی بە جۆرێ ڕازان بووە حەرزی کردبوو هەموو جەستەی هاوارە کرد بە بازارەدا تێپەری هێندە سەرنجڕاکێش بوو تەواوی دوکاندارەکان لەو بەر و لەو بەر خەڵک سەرنجادا بوو ئەو ئافرەتە گەنجێک کە ئەمەی بینی زۆر پێ ناڕەحەت بوو چوو سەلامێکی لە پیاوەکە کرد و گوتی کاکە جان ماشەڵڵا خێزانەکە زۆر جوانە ئەرێ ڕوخسەت هەیە دێمەک لە خۆ سەیری بکەم پیاوەکە زۆر تووڕە بوو زەلەیەکی لێدا وتی بێئەدەبیت کرد وتی بۆچی بێئەدەبیم کرد گوتی ئاخر چۆن سەیری خێزانەکەمەکەی وتی جا بەڕێزم تۆ خێزانەکەت وا عەرز کردووە ئەو هەموو خەڵکە بێ ئەوەی ڕوخسەت لە تۆ وەرگن سەیریان کردووە من ئەمەوێ ڕوخسەتت لێ وەرگم ئەو زامن بێئەدەبیم کرد ئەی خۆ ئەبینی ئەو هەموو خەڵکە سەیریان کردووە تۆ بە خۆت وات کردووە کە خەڵک سەیری بکە کەواتە ئەبێت تۆ مادام بۆت نەبێت هیچ عیلاقەیەک هیچ دەستێک بۆ هیچ کەس ئافرەتێک بێ ئەبێ مەنعیشی بکەی ئەبێ ئەو عەرزە داپۆشی کۆتا خاڵمان لەبەر وتارەکەمان درێژ بوویەوە خوای گەورە حیجابی واجب کردووە بۆچی لەسەر ئافرەتان بۆ داپۆشینی کەم و کوڕیەکانی جەستە دەبۆ پیاویش هەروە بەڵام ئافرەت زیاتر ئەوەیە وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ یا بەنی ئادەمە قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسا یواری سەوئاتیکم وەریشە وەلیباس التەقوا ذەلِکە خەیر ئەی ئافرەتان ئەی ئیمانداران بە پیا و ئافرەتەوە خوای گەورە پۆشاکی بۆ دروست کردن پۆشاکی بۆ دابەزاندون بۆچی
ئەم پۆشاکە ئەبێ دوو سیفەتی هەبێ یواری سەوئاتیکم یەکەم ئەبێ کەم و کوڕیەکانی جەستەتدا بپۆشێ بەڵێ ئافرەت بەهۆی حیجابەوە هەرچی ناڕێکی و کەم و کوڕی جەستەی هەیە دایە پۆشیت ئیتر پرچەکەی لوو لە سپی بووە گڤە یان هەر جۆرێکە ناڕێکە پێویست بە مێش و نیگرۆ و ساڵۆن ناکات بە حیجابەکەەوە دایە پۆشیت لە جەستەیە هەر کەم و کوڕیەکی ناڕێکەی بە لیباسەوە دای ئەپۆشی بەڵام بەداخەوە ئێستا بە لیباسەوە زیاتر کەم و کوڕیەکان لەبەرەوەی حیجاب نیەت دەرئەخەن وەکو گوتمان ئێوەندە تەسک و تەنکە ئیسراحەتی لێی تێکداوە ناتوانی نە بە کەیفی خۆی دابنیشی نە بە کەیفی خۆی سواری سیارە بی نە بچتە مەجلیسێکە برادێک باسی کرد وتی ڕۆژێک ئافرەتێکم بینی جامتای لێکەوت بۆ خوارەوە وتی ئەرێ کاکە جان ئەگە زەحمەت نەبی ئەو جامتایان بدەیەوە وتم بۆ خۆتان ناگوت وەڵای ناتوانم ئەڵێ سەیرم کرد پانتۆڵەکەی هێندە تەسک بوو نەی دەتوانی خۆی شۆڕ بکاتەوە نەبادا پانتۆڵەکەی بتەقێت و حیای بچی باشە تۆ ئەم بۆچی خۆت وا لێ کرد بۆچی خۆت وا ئەزیەتە دەی ئەسڵی پانتۆڵی تەسک بۆ زانیاریتان کاتی خۆی کە دروست کرا لە کوبا بۆ سزادانی زیندانیەکە هەر کەسێک تاوانی بکرد با زیندانیان ئەکرد یەکێک لە سزاکان پانتۆڵێکی تەستیان دەبەرە کرد بۆ ئەوەی ئیسراحەت نەکە نە لە دانیشتنا نە لە نووسنا نە لە ڕۆیشتنا ئێستا بووە بە مۆدیل لە کاتێکە هەموو شتێکی تەسک خراپە مەذمومە ناشرینە وەرە سەیرکە کەسێک کە بیری تەسک بێ ئەڵێن بیرێکی تەسکی هەیە ژووری تەسک ڕێگای تەسک یعنی هەموو شتەکانی تەسک و تەنگ خراپن ئەمە پۆشاکە لە لای خەڵکێک کە بە جەهالەتەوە بە نەزانینەوە بە دوای مۆدیل کەوتوونە کەواتە پێویستە لیباسەکە هەم داپۆشەری کەم و کوڕیەکان بی هەم لیباسێکی شەرعی بی کە لێرە کاتمان باسی مەرجەکان پێ یعنی تەواوی جەستەی ئافرەت داپۆشی تەسک و تەنک و کورت نەبێت و بەو شێوەیە بی کە خوای گەورە پێڕازیە لە خوای گەورە داواکاین کە خوای گەورە مۆفەقمان بکات لە ئەسڵی دینی خۆی حالیمان بکات یا ڕەبی خودایە هیدایەتمان بدەی یا ڕەبی خودایە هیدایەتی کچەکان و خوشکەکان و ئافرەتانمان بدەی یا ڕەبی خودایە گەنجەکانمان مۆفەق بکەی یا ڕەبی خودایە لە ڕابردوومان خۆش بی یا ڕەبی خودایە داهاتومان پڕخێر و بەرەکەت بکەی یا ڕەبی خودایە لەبەر دەپارڕینەوە بە ناوە جوانەکانی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت بە ئیسمی ئاعظەمت بەو ڕۆژە مبارەکە شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی چەند کەسێک کە داوایان کردووە یا ڕەبی خوددا لەبەر دەپارڕینەوە شیفای بەخێر و عاجلیان لە بۆ بنێری یا ڕەبی خوددا ئەوەی کێشە و گیر و گرفت و مەشاکیلێکی هەیە لەسەری لابەری یا ڕەبی خوددا ئەوەی فەقیر و هەژارە دەرگای خێری بۆ بکەیەوە یا ڕەبی خوددا ئەوەی دەوڵەمەند و خوا پێداوە سەخی بکەی و بەرەکەت بێخی ماڵ و سامانەکەی یا ڕەبی خوددا لەبەر دەپارڕینەوە خاک و وڵات و نیشتیمانمان بپارێزی لە دەستی دوژمنان و داگیرکەران یا ڕەبی خوددایە تەفرەقە و جوداییمان لەناو هەڵگری تۆی خۆشەویستی و برایەتیمان لەناو بڕوێنی یا ڕەبی خوددا لەبەر دەپارڕینەوە قوتابیەکانمان سەر بخەی کە زۆرێک لە قوتابیەکانمان ئێستا خەریکی ئیمتیحانەکان یا ڕەبی خوددایە مێشکیان ساف بکەی یا ڕەبی خوددا ذاکریان بەهێز بکەی یا ڕەبی خوددایە ببنە مایەی ڕۆنکەرەوەی چاوەکانمان بۆ دوا ڕۆژ یا ڕەبی خوددایە نەتیجەیان باش بێت و یا ڕەبی خوددایە چۆن ئەیانەوێ سەریان بخەی و یارمەتی دەریان بی لە کاتی امتحانەکان أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا